شیرپێدانی سروشتی گۆڕینی سۆز و خۆشەویستی دایکە بۆ خۆراکی کۆرپا. ئایا دەزانیت تەنها ڕێژەی 144 منداڵانی جیهان لە 6 مانگی سەرەتای تەمەنیاندا تەنها شیری دایکیان پێدرێت کە ئەمە ڕێژەیەکی کەمە و نزمی ئاستی هۆشیاری و زۆری کێشەکانی ماوەی شیرتانمان پیشان دەدات. لە کاتێکدا زانست تەلماندوێتی ئەو منداڵانەی کە شیری دایکیان پێدرێ ئاستی زیرەکیان باشترە، بەرگری جەستەیان بەهێزترە و ئەگەری توشبوونیان بە هەڵکردن و مردنی لە ناکاو و نەخۆشیە درێژخایەنەکان کەمتر ئەبێتەوە. لەژێر ڕۆشنایی ئەم گرنگیانە و چەندانی دیکە لە هەفتەی جیهانی شیرپێدانی سروشتیدا بانگێشتان دەکەین بۆ بەشداریکردن لە خولێکی ناوازەی 2 ڕۆژە تایبەت بە هەموو وردەکارەکانی ماوەی شیردان. بێگومان تۆی دایک ناتەوێت کۆرپەکەت لەو موعجیزەیە بێبەش بکەی کە خوای باڵا دەست پێی بەخشێویت. بەشی چاودێری و ڕاهێنانی دایکانی دووگیان ئۆفەرێکی تایبەت و ناوازەی بۆ خانمانی بەشداربووی ئەم خولە ئامادە کردووە کە بەخشینی یەک کاتژمێر ڕاهێنانی ماوەی دووگیانیە بێبەرامبەر. سمارت وەرچەرخانە.